دوای هێرش بۆ سەرماڵی نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەوڵی تیرۆری ئەمران خان تیشکی خستە سەر گەشەی دیاردەی نوێی تیرۆری کەساتیەکان کە ماوەیەکی زۆرە وڵاتانی جیهانی گرتووەتەوە. باپی توێژینەوەی چاودێران ئەم دیاردەیە ئاماژەیە بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە سیاسەتی جیهانیدا. بەر لە چەند هەفتەیەک سەرۆکی پێشووی ئەرجەنتین کریستینا فێرناندێز لە هەوڵێکی تیرۆریستیانە ڕزگاری بوو. بەڵام بەر لەوە سەرۆکوەزیرانی پێشووی ژاپۆن شێنزۆ ئابێ لە تەمووزی ڕابردوودا کوژرا. ئەما لە دوای کوشتنی سەرۆکی هایتی جۆفینێڵ مۆیز هات کە بکوژانی هێرشیان کردە سەرماڵەکەی. ئەم دیاردەیە دوای ساڵانێکە لەو هەوڵانەی کە زیاتر بەهۆی بۆمبی چێندرا و تەقینەوەی تیرۆریستیەوە بۆڵتەنەکانی هەواڵی پڕکردبووە، باپی بۆ چوونی پسپۆڕان ئەم بابەتە دیاردەیەکی نوێ لە سیاسەتی جیهانیدا. باپی بۆ چوونی واشنگتن پۆست ئەمە قۆناغی شەستەکان و هەفتاکانی سەدەی بیستەممان بیر دەهێنێتەوە. لەم چوارچێوەیەدا کۆلین کلارک بەڕێوەبەری لە کۆڵینەوە و سیاست لە کۆمەڵەی سۆفان کە کۆمپانیایەکی ڕاوێژکاری ئاسایش و هەواڵگریە دەڵێت هەوڵی تیرۆری کەساتیەکان بەردەوام و زیاتریش دەبێت و بۆ ئەمەش ئاماژە بە هەندێک هۆکار دەکات. لەوانە لە بەرامبەر پاشەکشەی ڕێکخراوە تیرۆریستیەکاندا تەوژمە ڕاستڕە و پەڕگیریەکان گەشەیان کردووە کە ئەندامانیان بە شێوەی سربەخۆ کاری تیرۆریستیانە ئەنجام دەدەن. ئەماش لە راپۆرتێکی زانکۆی مێریلاند ئاماژەی پێدراوە کە ئاماری نێوان 2014 تا 2020 تێدا تۆمار کراوە. ئاوکات لەگەڵ پاشەکشەی شێوازی تەقینەوەدا ڕێژەی تیرۆرەکان پەرەیسەندووە. بەڕێوەبەری بەرنامەی داتاکانی ئەو زانکۆیە ئیرین میلەر ڕوونی دەکاتەوە زۆربەی هێرشەکان بەرپرسە مامناوەندەکانی کردووەتە ئامانج. نابرە و بڕوای وایە بە ئامانجگرتنی سەرکردە سیاسیەکان بۆ سەرنجڕاکێشانی خەڵکە بۆ بابەتێکی دیاریکراو. ئامەش دوورخستنەوەی زیانە لە خەڵکی سڤیل تا نەچنە سەنگەری دژایەتیانەوە. هۆکارێکی دیکەش گەشەی هۆکارەکانی پەیوەندیە بۆ چاندنی تۆی ڕق و کینە بەرامبەر بە کەساتیەکان و بە ئامانجگرتنیان. واشنگتن پۆست دەڵێت بەرزبوونەوەی ڕێژەی تیرۆری سیاسی پەیوەندی بە پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە هەیە. هەروەک لە کوشتنی سەرۆکوەزیرانی پێشووی ژاپۆندا بکوژەکە با دەمانچەیەکی دەستکرد ئەو کارەی کرد کە شێوازەکەی لە ئینتەرنێتەوە وەرگرت بوو. لە ساڵی 2018دا نیکۆلاس مادۆڕۆی سەرۆکی ڤەنزوێلا لە هەوڵی تیرۆرکردن بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان ڕزگاری بوو کە ئامان تەکنۆلۆژیای درۆنە سادەکانە کە بە سانایی دەست دەکەوێت. ئەمە جگە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیای ماددە ژاراویەکان کە چەندین کەساتیان کردە ئامانج. ئەمەش ئاماژەیە بۆەوەی کە هۆکارەکانی کوشتن فراوان و ئاڵۆزترن لە جاران و شەپۆلی تیرۆرەکانیش لە داهاتوودا زۆر بەربڵاوتر دەبن.